ڕووبەرە سەوزاییەکان کە لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەت بودجەیەکی زۆری بۆ تەرخان دەکرد، بەڵام لە ئێستادا بەشێکی زۆریان بەهۆی قەیرانی داراییەوە هەڕەشەی وشکبوون و لەناوچوونیان لەسرە. بەرپرسانی شارەوانی سلێمانی دەڵێن ئەمساڵ ناتوانن ئیدارەی پارک و سەوزاییەکانی شارەکە بکەن و لە ئێستاشدا بەشێکی زۆر لە سەوزاییەکانی ناوەندی شەقامەکان بەهۆی ئاونەدان و بژارنەکردنیانەوە وشک بوون. ئەم ساڵ بەبەر چای خۆمانەوە ئەیبینین کە وشک بێت، چکە نەپارەیەن بۆ بە خزمەتکردنی نەپارەیەن بۆ ئاودانی زیاد لە دەنووسرا و واستە سەردان کۆبوونەوە لە ئەنجومەن هەرچی دنیا هەیە کردومانە بە تکا بەڕجا بۆ لای ئەم کاگەڕابەرە لە وەزارەتی دارایی حتا ئێستا هیچ ئیسیجابێکی نییە. وا مانگی پێنجە یەک دیناریان سەرف نەکردووە، جگە لەوەی کە لە ساڵی 2015دا 6 دانە مانگ قەرزاری مقاولی ڕابردووین کە تا ئێستا پاریان بۆ سەرف نەکرد. پێشتر حکوومەت چاودێریکردن و خزمەتکردنی ناوچە سەوزاییەکانی بە کۆمپانیەکان بەخشی بوو، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە گرێبەستەکانیان نوێ نەکردوێتەوە و بۆ هۆیەوە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کارەکانیان وەستاندووە. لە یەکەوە کۆمپانیای جێبەجێکار و کۆمپانیای بەڕێوەبەر کە پرۆژەکەی خزمەت دەکرد پرۆژەکان بەجێهێشتووە لەبەر نەبوونی بودجە و شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی باخچەکانیش بەهۆی کەمی کارمەند و بەهۆی نەبوونی بودجەوە لە ئێستادا ناتوانین بە پێی پێویست ئەو دوو پرۆژەیە خزمەت بکرێت و بەڕێوە ببرێت. لە ڕابردوودا بە مەبەستی سەوزکردنی هەر سێ پرۆژەی پارکی هەواری شار و بلواری تاسڕوجە سلێمانی و بلواری بازنەی شەقامی مەلیک مەحموود بەڕی 100 میلیارد دینار خەرج کراوە و زیاتر لە 3 ساڵە لەلایەن شارەوانی سلێمانی و لە ڕێگای کەرتی تایبەتەوە خزمەتی ئەو پرۆژانە دەکرێت. بە ملیارەها دۆلاری تیا سەرف کراوە لەم سێ پرۆژەیە و ساڵانە بە ملیارەها دیناری تیا سەرفەکرێ بۆ ئیدامە و بەردەوامبوونی. ئەگەر فریای ئەم پرۆژانە نەکەون سبەینێ ڕۆژ چەند پارەیان تیا سەرفکردووە بە دوو ئەوەندەی کە نایەتەوە تایم، چکە دەبێت ئەم پرۆژانە هەڵبژێڕنەوە جاریکە دروستیکەنەوە لەبەرەوە داوام لێ کردوون لە داواکاری گشتووە کە بەرپرسیارەتی ڕسمی بخاتە سەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیری دارایی و وەزیری شارەوانیش بە پێی مەسئولیەتەکان بەرامبەر بە پرۆژانە. لە سلێمانی زیاتر لە 450 پارک و شوێنی سەوزایی هەیە کە 200 لەو پارک و باخچانە بە تانکەر ئاویان بۆ دەچێت، بەڵام نەبوونی بودجە هەڕەشەی لەسەر ئەو پرۆژانە و کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی دروست کردووە لە کاتێکدا ڕێژەی سەوزایی لە هەرێم تا ئێستا نەگەیشتوێتە ئاستی ستانداردی جیهانی. ئەگەر گرفتی بودجەی خزمەتگوزاریەکانی شارەوانی سلێمانی چارەسەر نەبێت، ئەوە لە چەند مانگی داهاتووە سەوزایی ناوەندی شەقامەکانی ناوشاری سلێمانی وشک دەبێت و بەم جۆرە ئەو بڕەبوودجەیی کە زیاتر لە 90 میلیارد دینار بوو کە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی شاری سلێمانی سەرف کرابوو بەفی ڕۆ دەچێت. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.